دەکە یەکسەر کارەبا بڕە ئەی هەمزانە خوای گەورە هەتا خوای گەورەش لەگە خەڵکیدا یەکسەر درۆیەکی لێسپی کردەوە ماتەمشە ئەو کوتە ڤیدیۆی بکە لەم بێپاییە و لەو بێ ئیمکانیەتیانە هەستمان ئێستا وەزی کارەبا لەخوا بە زیاد بێ زۆر باشترە چەندین مێگاوات زیاد بووە ساعتی دانی کارەبا زیاتر بووە من ناڵێم هێشتا تەواو بووە بەڵام زۆر کار کراوە وەزی کارەباش باشتر ئێوە پێش هێزە ئەمنیەکان ئێوە پێش هێزە فەرمیەکان ئەبێ ڕێگری بکەن لەوەی کە سوکاتی بە سمبل و کەرامەتی وڵاتەکەمان بکرد جا من دڵنیام ئەمە ئیشی قوتابی نەبووە بۆ هەر کەسێ ئەمەشی کردووە حکوومەت لێی بێدەنگ ناوێت و ئەوانەی کە بێڕێزی بەرەمبەر بە ئاڵای کوردستان دەکەن پێویستە ڕوبەڕووی یاسا بکرێنەوە ئێمە بە تونترین شێوە ئیدانەی ئەم جۆرە کارانە دەکەین لە هەمان کاتدا ئیدانەی ڕوبەڕووبوونەوەی تند دەکەین چ لەلایەن هێزەکانەوە بەرەمبەر بە قوتابی کرابێ چ لەلایەن هەندێک کەس بە ناوی قوتابی